کاردانەوەکان سەبارەت بە چوونەبواری جێبەجێکردنی سزاکانی سەر ئێران وڵاتانی بەسەر دووبەرەی دژبەیەکدا دابەش کردووە و پێچەوانەی ڕابردووش کەم نینە وڵاتانی پشگیری لە ئێران دەکەن. ئەمەش بەهۆی پابەند نەبوونی ئەمریکا بە ڕێکەوتنامەی ئەتۆمیەوە. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنەمانیدا ڕایگەیاند بەهۆی سەپاندنی سزاکانەوە 12 وڵات هاوردەکردنی نەوت لە ئێرانەوە ڕادەگرن و هەناردەی ڕۆژانی نەوتی ئێران لە ماوەی ڕابردوودا 1 ملیۆن بەرمیل کەمی کردووە. هۆشداریشی دایە ئەو وڵاتانی کە مامەڵە لەگەڵ ئێران دەکەن و وتی هەر لایەنێک ژێر بەژێر هەوڵی شکاندنی سزاکانی سەر ئێران بدات لەلایەن ئەمریکاوە توندترین سزا دەدرێت. Today we're reimposing all sanctions that were previously lifted under the nuclear deal. پۆمپیۆ ئاشکرای کرد کە هەر یەکە لە هیندستان و چین و یابان و کۆریای باشوور و تورکیا و ئیتالیا و یۆنانن لە جێبەجێکردنی سزاکانی سەر ئێران بەخشراون. ئەمەش بە شێوەیەکی کاتی و مەرجدار لە پێناو دۆزینەوەی جێگرەوەی بۆ هاوردەکردنی نەوت. ئەوەی جێگای سەرنجە پێچەوانەی پێشبینیەکان ناوی عێراق لە لیستیەوە هەژ وڵاتەدا نییە بۆیە دەبێت بە جێبەجێکردنی سزاکانەوە پابەند ببێت. وەزیری دەرەوەی ئەمریکا وتیشی ڕێکەوتنامەی ئەتۆمی نەبووەتە هۆی ڕاگرتنی فشارەکانی ئێران بۆ سەر عێراق و هەرێمی کوردستان. جەختی لەوەش کردەوە کە ئێران دەبێت مەرجەکان جێبەجێ بکات. لای خۆشیەوە وەزیری گەنجینەی ئەمریکا ئاشکرای کرد 50 بانک و 400 ئامانجی دیکە لە هێڵی ئاسمانی و کەشتیوانی ئێران کراونەتە ئامانجی سزاکانی. این که امروز آمریکا ناچار میشه لە وەڵامی سزاکانیشدا حەسەن ڕوحانی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیان بۆ یەکەم جارە لە مێژوودا زۆرینەی وڵاتانی ئەوروپا و جیان لە پشتی ئێران و ئەمریکا لەگەڵ چەند وڵاتێک بەتەنها ماوەتەوە. ڕوحانی وتیشی دەبێت گەمارۆکان تێک بشکێن و بۆ ئەمریکاشی بسەلمێنن کە بە زمانی ڕەشە و گەمارۆ ناتوانێت بەرامبەر گەلی ئێران بوەستێتەوە. ئاماژەی بەوە کرد کە هەر ئێران دژی ئیدارەکەی ترامپ نییە بەڵکو هاوپەیمانەکانی ئەمریکا لە ئەوروپاش ڕایانگەیاندووە دەیانەوێت تەمەنی ئەم خولەی کۆشکی سپی کورد بێت. هەروەها وەزیری ئابووری ئێران بارودۆخی وڵاتەکەی باستیار ناوبر بەڵام ڕایگەیاند دەرچەی پێویستیان بۆ تێپەڕین لەم بارودۆخە هەیە. لای خۆشیەوە محەممەد جاواز زەریف وەزیری دەرەوەی ئێران وتی ئەمریکا دەیویست هەناردەی نەوتی ئێران باسی سفر بگەێنێت بەڵام هاوپەیمانەکانی دژی وەستانەوە. زەریف ئاماژەی بۆەوە کرد ئەمریکا بەم هەنگاوەی لە دژی دادگای باڵا و ئەنجومەنی یاسایشی نەتەوە گرتوەکان وەستاوەتەوە هەر بۆیە جیهان ڕێگە بەوە نادات ئەمریکا و هاوپەیمانەکانی سیستمی جیهانی وێران بکەن. هەر یەکە لە یەکێتی ئەوروپا و چین و رووسیا دژایەتی خۆیان بۆ سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران دووپات کردەوە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزیش بڵاوی کردەوە کە یەکێتی ئەوروپا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا لە بەیاننامەیەکی هاوبەشدا ڕایانگەیاندووە ئامانجیانەوەیە پارێزگاری لە ئاڵوگۆڕی بازرگانی کۆمپانیا ئەوروپیەکان و بڕیاری 2231 ئەنجومەنی یاسایشی نەتەوە گرتووەکان کە تایبەتە بەلابردنی سزاکانی سەر ئێران بکەن. بۆ مامەڵەکردن لەگەڵ ئێرانیش یەکێتی ئەوروپا بەر لە وادەی سەپاندنی خۆناغی دووەمی سزاکان ڕایگەیان بە دوای ڕێگایەکدا دەگەڕێت بۆ ئەوەی بتوانێت پارەی نەوت و هاوردە کراوەکانی ئێران بەو وڵاتە بگەێنێت.